دکتۆر جان سڵاو لێبێ جژنی نەورۆز چەند ڕۆژێکی کەمی ماوە لە ڕەمەزانی شای چۆن وا بکرێت کە جژنی نەورۆز یادێکی تەواوەتی خۆی بکرێتەوە و هاوکات بە شێوەکەی جارانی بڕوا. سڵاو لە جەنابی چ جژنی نەورۆز و جژنی ڕەمەزان دوو جژنن لە ناوی نەتەوەی کووردا، یەکێکیان وەکو جژنی نەتەوەیی و یەکیانی وەکو جژنی ئائینی. بۆ کەسی نەتەوەیی ئەم پرسە پێویست نییە، ئەوە چواتە لای جژنە نەتەوەیەکەی و بۆ کەسی ئائینیش بەشداری ناکالەوە و تێتە لای جژنە ئائینیەکەیەوە. بۆ کەسێکە هەردوو بوارەکە بۆی گرنگە ئەبێت تەطبیق بکات، ئەتوانێت جژنی نەورۆز وەکو بۆنەیەکی نەتەوەیی بەشداری تیا بکات، بەڵام بابەتە ئائینیەکەی چی بەرچاو بکات لە حەڵاڵ و لە حرام ئەوەی ئەزانێت ڕعایەتی بکات کە تووشی گوناح نەبێت. من وەکو خۆم وا ئەزانم ئەمە شتێکی قەلق نییە، ئەکرێت تعادل لە بەینیانە ڕابگری. ئێمە مناڵ ناوناینمان هەر بووە، بەڵام لەو کاتەوە بووینە سە موسڵمان مناڵ ناوناینەکە بە زمانی کوردی ناوێنین و بانگی ئیسلامی ئەدەین بەگوێیە، کێشەیەکی خۆ نییە. بۆ یەکانە ئەکرێت ئەمیشە تعادلی تیا ڕابگیرێت بۆ کەسانەی وا هانە هەردوو بۆنەکە، ئەنی هەم کوردن و هەم مسلمانن، ئەوەی ترشە خۆیان بزانن تەطبیقێکی بۆ بدۆزن. بەیانی یادی هەڵەبجەیە چۆن ئەم کارەساتە یاد بکرێتەوە کە بە شێوەیەک بێت هەم ناخی ئەو کەسانی کە قوربانیشی زۆریان هەیە نەهاژێنرێ. لەبەرە من سەرخۆشییان پێژم وەلە ئیتر درەنگە بۆ سەرخۆشیکردن. ئێمە چینە تەعزیەک دوای 3 ڕۆژ وەختی ئەچینە بەری دەرگای تەعزیەکە ێژین ئەرێ فاتیحا بدەین یان نەیدەین، با نەیخێنەوە بیریان نەیان هەژێنین. من بە درێژی نێزیکی 40 دقە دوێنێ لە هەڵەبجە ئەم بابەتەم مەشروح وتووە بۆ کەسانی ڕەنگە نەتوانم لێرە حەقی بابەتەکە بدەم. کاتی هەستانەوەس یابان دوای ئەو کارەساتە دڵتەزیێنە کە دنیا بووە شایەتی بە دروشمی گامبارۆ هەڵسانۆ پێ و وتیان هەوڵ و تێکۆشانی بێ و چەند دەست پێکەین یابانی ئێستایان دروست کرد. یەهودیەکان دوایەوە نازیەکان سووتانیانیان هەڵسانەوە وتیان ئێمە هەر ئەوەی کە ماوین و نەیانتوانیە بنبڕمان بکەن ئەوە تۆڵەس لە نازیەکان و دەستیان پێکرە و 54 دانە خەڵاتی نۆبلیان وەرگرت. ڕواندا هەروە تووتسیەکان لەوانە 800,000 هۆتۆ و تووتسی یەکتریان کوشت، هەڵسان و وتیان تاکەی ئەم ڕق و نفرەتە هێمە لە ڕابردووە گیر بدات، با وازی لێبێرین و بە ئاشتی یەک ڕیزی و هاودەنگی دەست پێ بکەین و شەڕیان لابرد و براکوژی دوای هات. ئێمەش قبوڵەکەین، ئەزانین کارەساتێکی زۆر دڵتەزیێن بەسەرمانە هاتووە بێوێنەیە لە وڵاتەکانی ترا، مەگەر لە سەردەشتا نمونەیمان هەیە وەکو دەسە خۆشکی هەڵەبجە. بەڵام ئیتر با بە دیاری خەمەکەەوە نوێسین، هەر پیاوێ دوو مناڵی بێ یەکیان بمرێت حتمەن زوو هەوڵەدا بۆ کەیان زەماوەن ئێساس بکات بۆ لە خەمان نەمێنێتەوە. مردنەکە تەعزیەز وە لێ زەماوەنی ئەمەکە دووبارە بوونەوەی ژیانە و جێگرەوەی ئەو خەمەسەوا کریاوە. ئیتر هەڵەبجەیش کاتیەوە هاتووە هەڵبسێتە پێ بە دروشمێکی تازە دەست پێ بکاتەوە، با لە دڵمان بیوێنە جیهان، با لە ماڵمان بیوێنە وڵاتەکانی تر، با لە خەفەتەکان لە دەروونمانە بووێنە ناوی مێژوو. ڕێوڕسمێکی کولتوری لەوێ باسم کرێ بدۆزینەوە چۆن هەڵەبجەیش وەکو هیرۆشیما باسەکرێ هەمووی دنیای زانێت هەڵەبجەیش بێتە ڕەمزێک بۆ ئاشتی، ڕەمزێک بۆ زوڵمێکە لە نەتەوەی کورد کراوە و ڕێگەیەک بۆ هەڵسانەوە بۆ دروشمێکی تازە. بۆ نمونە منوتم با لە ڕۆژی کیمیابارانە گوڵ بدەین بە خەڵکی، ئێمە ئاشتی خوازین. با لە ڕۆژی کیمیابارانە سەوقاتێکی کوردەواری بۆ نمونە قەزوانێک چتووە بچێتە سەر کورسی خواردن و مێزی خواردنی وڵاتەکانی تر بە یادی هەڵەبجەوە. با ڕێستۆرانتەکانمان ئەو یەک ڕۆژە گۆشت لێ نەنەنەوە هەر کێتێت گوڵێکی بدەنێ بێژنی ئیمڕۆ ڕۆژی کوژیانی ئێمەس ئیمڕۆ دەستمان لە کوشتنی ئاژەڵەکان هەڵگرتووە. بە ڕەمزێک کەسێکە نایشمان ناسێت پرسیار وێ بۆی بێژێ بۆ ئیمڕۆ ڕێستۆرانتەکان گۆشتیانتیان نییە، بێژین بۆەوە ئەمڕۆ ڕۆژی کیمیابارانی هەڵەبجەس بکوژ ئەمەی کوشتووە لێمە حازر نین بۆ خواردنی حەڵاڵیش کەسێک بکوژین لەم یەک ڕۆژە. دروشمێکی بۆ دروست بکەین بۆ هەڵەبجە هەڵبسێتەوە پێ و بە دروشمێکی نێوەکو ئەڵمان دوای جەنگی جیهانی دووم ئەڵمانیەکان هەڵسانەوە ئەو جیهانیانە دروست کرد. بۆیە ئێمەش کاتی هەڵسانەوەمان ناتوە تر 37 ساڵ زۆرە هەر لە خەمەکە بمێنین. دکتۆر بابەتەکە بگۆڕین بەردەوام بەسوودی کوردیەوە دەرەکەوی
جلی کوردی چێگەێنێ لای تۆ؟ وڵات جلی کوردی وەکو هەموو جلی نەتەوەکانی تر جلێکە من لە مناڵیەوە پێی پۆشتە کریامەسەوە تا ئێستاش لە بەرماوە و جاروبار سەفەر یا چوونە وڵاتێکی ترکە کورد ناناسن یا گەرەکمە خۆم لە ناوی ئەوانە بشارمەوە جلی کوردی لەبەری من نەکەنێ جلی کوردی وەکی مووی سەرمە من چۆن هەمیشە وا پێمەوە جلی کوردی هەمیشە وا پێمەوە مووی سەریچم جاروبارە تاشم جلی کوردیش جاروبارەکەنم لەبەری من و تەواوی خەڵکی هەورامانی ئەو دیوە جوانڕۆ ڕوانسەر پاوە نۆدشە ئەو شارانە گشتیان با نێژمی چون زۆرن تۆ جلی غێری کوردی ئەبێ بپرسی بۆوە لە بەرتانە چون ساڵ کە 365 ڕۆژە هەر 365 ڕۆژەکار کوردیەکە لە بەریان منیش ئیساوەکو جوان ڕۆست بووم وەختی ئەمە نیە لە بەرما لە سلێمانی پرسە بۆ هەمووی خەڵکی هەورامانەوە بۆ نییە لە بەری بەردەوام مراخانی شەبیرم لە بەردا وانە ئەوە شانسی تۆوا بووە من ستارخانی شەکەمە بەرم ڕانەک و چۆخی کوردی ئەو دێوی چەکەمە بەرم مۆرکێکی تازەیان بەناوی منۆ دروست کرە محەممەد خانی چەکەمە بەرم نەبەوەی من کەس زەردێک و بۆرێک هەیە جاروبارەیەکەمە بەرم ئەوە ێژن پێی محەممەد خانی چون ئەوان بۆ خانیە گەڕیان خۆ من گرنگنەوەم ستار خان و مراد خان و حەمەخانێکیان گەرەک و محەممەد خانەکان کرووە ناوی منە و ئێستا خەڵکیش ئەیبینم لەبەری خەڵکا بە ناوی محەممەد خانیە توان بچن لای کاکادی خەیات بێژن جلێکی محەممەد خانیمان بۆ بتر چەند دەست جلێ هەیە؟ وەڵا نازانم زۆرە زۆر ینی ئەوەندە نەتوانم بیژمێرم وەلێ من وازانم مرۆڤ سێ دەستجلی بێ باشە وەلێ من ئەزانم زیاتر لە سێ دەسمە ڕەنگە بگاتە 15 دەستێک ئاو جۆرە لەبەر ئەوش لەبەر بەرنامە و چت پێم یەکەنەنا مرۆڤ خۆ جل نییە مرۆڤ خۆی گرنگە من جل ئەوەندە ئەدورم بتوانم بیکەمە بەرم و لە ناوی خەڵکەوەم پێ جلی ئەگەر ێژم زۆرە بە عەقڵی من زۆرە چون زۆر ڕێژەییە من لە سێ زیاتر ێژم پێی زۆر دەستەکارە خۆی